نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەو بوختانە ناشیرنانەی لە کتێبەکانی پێشوودا بۆ پێغەمبەران هەڵبەستراون. لە لاپەڕە 228 سەفەر تەکویندا چەندین نمونەی هاوشێوەی ئەوەمان بەرچاو دەکەوێت کە گوایە حەزرەتی لووت لەگەڵ کچەکانیدا پەیوەندی بەستووە و مەی خواردوێتەوە و زینای کردووە و بەردەوامی وەچەی لە کچەکانیەوە بووە. بەڕاستی جێی ڕامانە ئەوە تا هەردوو شاری سەدوم و ئامۆرا لەبەر گوێ نەگرتنیان لەم پێغەمبەرە بە خۆیان و خەڵکەکەیانەوە ڕۆچوون بە ناخی زەویدا. ئەوە بۆ خوای گەورە سمبولێکی پاکیزەیی وەک حەزرەتی لووتی بۆ ناردن کەچی لەبری گوێ ڕێڵیکردنی هەستان گاڵتەیان بە پاکیزەیەکەی کرد. هەر بۆیە تەواوی ئەو گەلە ڕووبەڕووی سزای بە کۆمەڵ بوونەوە. خۆ ئەگەر هیچ بەڵگەیەکی تریش نەبێت لەسەر پاکیزەی حەزرەتی لووت کە برازای حەزرەتی ئیبراهیمە داخۆ دەبێت دار و پەردووی ئەم شارە خاپور و نوغڕکراوانە و دیواری وێرانە و ڕووخاوی خانە و ماڵەکانیان بەس نەبێت وەک بەڵگا. جا ئێستا دەپرسین ئایا کتێبێک دێرگەلێکی لەم شێوەیەی تێئاخنرا بێت ڕەوایە پێی بووترێت کتێبی ئیلاهی؟ هەر لە لاپەڕە 228 بابی 38 سەفەر تەکویندا باز لە یەهودای کوڕی حەزرەتی ئیسحاق دەکرێت کە ئەگەری ئەوە هەیە پێغەمبەر بوو بێت بە گوێرەی ئەوەی باس کراوە یەهودا لەگەڵ خێزانی کوڕەکەی خۆیدا زینای کردووە. بەم پێش حەزرەتی داود عەلەیهی سەلام و حەزرەتی سولەیمان عەلەیهی وەسەلام و وەچەی پێغەمبەرانی تری بەنی ئیسرائیل بەرهەمی ئەم پەیوەندیە ناشەرعیە بوون. بێگومان ئەم بوختانە قێزەوەنا کە بۆ تەواوی پێغەمبەران هەڵبەستراوە جگە لە درۆیەکی بێ بنەما و هەڵبەسترا و هیچی تر نییە. ئەوە تا پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام فەرمیەتی کە بنەچەی لە حەزرەتی ئادەمەوە دەستی پێکردووە و هەر لە ڕێی نیکاحیشەوە بەردەوام بووە. هەروها لە فەرمایشتێکی تریشدا فەرمیەتی هەموو پێغەمبەران منداڵی هەمان باوکن. جامادام لە نێو زنجیرە بنەچەی ئاڵتونی پێغەمبەری سەروەرماندا هیچ زینایەک نییە کەوا بوو ئەم حکومە بەسەر هەموو پێغەمبەرانی تریشدا دەچەسپێت مەگەر پێغەمبەری سەروەرمان نەوەی حەزرەتی ئیبراهیم نییە. ئەو یەهودایەش کە باس کرا ئەویش هەرنەوەی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام لە ماڵ و خانەی پێغەمبەردا بە هیچ جۆرێک زینا جێی نابێتەوە تەنانەت لە بابەتێکی وەک ئیمامەتیشدا هەتا کەسێکی تر وەستا بێت ئیمامەتی کەسێک کە منداڵی زینا بێ بە مەکروه دانراوە. باشە دەڵێن چی ئەگەر ئەو مرۆڤە ئیمامی سەرجەم مرۆڤایەتی واتە پێغەمبەرێک بێت ئاخر هەرگیز دەگونجێت ژیری ئەمە قبول بکات؟ دووبارە لە بابی 11 سەفەر المەلوکدا باز لەوە کراوە کە حەزرەتی سولەیمان عەلەیهی سەلام لە کۆتاییەکانی ژیانیدا لە دین وەرگەڕاوە و دەستی کردووە بە بتپەرستی. ئەو حەزرەتی سولەیمانەی کە پێغەمبەرە و خوای گەورە جەلە وەعەلا هەم سەڵتەنەتی دنیا و هەم سەڵتەنەتی عوقباشی پێبەخشیوە. ئەویش بەرامبەر هەر یەک لەو نیعمەتانەدا سوپاس و ستایشی زیادی کردووە و شەو و ڕۆژ سوپاس گوزاری لە خزمەت پەروەردیگاریدا پشتێنی بەندایەتی شایان بەخۆی بەستووە. ئەوە تا قورئانی پیرۆز لە پاڵ ناوهێنانی حەزرەتی مەسیح بەوەی پاڵپشتی لێکراوە بە ڕوح القودوس و لە ڕێی نەفخەی ئیلاهیەوە هاتووەتە دنیاوە. هەروەها ناوهێنانی حەزرەتی ئیبراهیم بەوەی کە دۆستی خودایە و حەزرەتی موساش بە کەلیم الله واتە ئەو کەسەی کە خواوەند خۆی قسەی لەگەڵ کردووە. اینجا ڕوو دەکاتە داود عەلەیهی سەلام و خێزانەکەی و پێیان دەفەرموێت ئەی خانەوادەی داود بەو شێوەیەی شایستەی خۆتانە شوکرانەی پەروەردیگار بن و ئەمانیش بەو وەسفانە یاد دەکات. لە عەهدی قەدیمدا باز لەوە دەکرێت کە حەزرەتی داود یەکێک لە سەرکردە سەربازیەکانی سوپاکەی بە ناوی ئوریا بەکوژداوە و هاوسەرەکەی بۆ خۆی بردووە. آخر کتێبێک کردارێکی پەستی لەو جۆرەی کە تەنانەت ئەگەر کەسێکی بازاڕیش لە خەودا بیبینێت تەوبەی لێ دەکات دابێتە پاڵ پێغەمبەرێک کە قورئانی پیرۆز بە نیعمە العەبد واتە چ بەندەیەکی باشە ناوی بردووە چۆن دەکرێت بە کتێبێکی ئاسمانی دابنرێت. ڕاستیەکەی دانانی تۆسقاڵە ئەگەرێکیش بۆ ئەمە بەڵگەی نەزانی و بێئاگاییە هەم لە پێغەمبەران و هەم لە پێغەمبەرایەتیش. داود عەلەیهی سەلام ئەو مرۆڤەی کە فرمێسکەکانی لە ڕوخساریدا جۆگەلەیان بەستە بوو، ئەو داودەی کە ڕۆژانە لە کۆڕ و دانیشتەکانیدا مرۆڤگەلێکی بێ ئەندازە لە تاو عەشقی ئیلاهی دڵیان لە لێدان دەکەوت و گیانیان دەردەچوو. آخر حەزرەتی داود بەردەوام دەگریا و دڵانی دەخستە گریان. ئەو ئاوەها بوو بەردەوام ئاهی بوو سینەی دەیناڵان. منیب بوو بۆ ساتێکیش ڕووی لە مەولای وەرنەجێڕا بوو. هەمیشە بەندایەتی کردن بوو بۆ دروشم و سیمای. ڕۆژوەکەی لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە باشترین ڕۆژوو نرخێنرا بوو. ئەو سەحابیەی بە پەرۆشەوە بە شوێن چاکترین ڕۆژووی سونەتەوە بوو.
پێغەمبەری خوا بۆ ئامۆژگاری دەکات کە ڕۆژووی حەزرەتی داود بگرێ. داود عەلەیهی السەلام ڕۆژ ناڕۆژێک بە ڕۆژوو دەبوو. حەزرەتی داود لە هەمان کاتدا پادشاش بوو. هەموو گەنجینەکانی دەوڵەت لە ژێردەستی دابوون، بەڵام ئەو هیچ کات بیری لەوە نەکردوێتەوە تەنانەت تیکەنانێکیش لە خەزێنەی دەوڵەت بۆ بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت. بە ئارەقی ناوچەوانی بژێوی ڕۆژانەیی پەیدا دەکرد و پێداویستی خێزانەکەشی لە قازانجی کەسی خۆی دابین دەکرد. جاوەرە تۆ سەیری کتێبی شێوێنراو بکە، چۆن نزمترین و ناشرینترین خۆڕەوش دەداتە پاڵ پێغەمبەرێک کە تەنانەت بەرامبەر ئەو پاروەی دەیبرد بۆ دەمی ئەوەندە هەستیارانە مامەڵەی کردووە و بەندایەتەکەی بوو بۆ پەسنی بە باڵابراوی. تەنانەت دنیای ئەندێشەشی زۆر لەوە بڵندتر و بێگەرتر و پەڕگیرترە کە بۆ تەنها ساتێکیش بێ لە ڕۆحیدا میوانداری ڕەفتارێکی لەم چەشنە بکە، چ جای بگات بەوەی ئەو هەر بەڕاستی دەستی چوو بێتە کارێکی لەم جۆرە. ئەمدیش لە نێو درۆ بوختانەکانی ئاهدی قەدیمدا کە ژیری دەست دەنێت بە ڕوویانەوە، ئەمەشمان بەرچاو دەکەوێت. ئیسرائیل زۆرانی لەگەڵ خوادا گرت و بەزاندی. ئەو کەسەی ئەوان بە ئیسرائیل ناوی دەبن حەزرەتی یاعقوبە. جائیدی ئەو فەلسەفە مادیگەراییەی ڕۆژاوە کە ژیری دابەزیوەتە چاوی بەڕادەیەک دزەی کردوتە نێو ئەم کتێبانەشەوە کارگەیشتوتە ئەوەی حاشا وا وێنای خوای گەورە بکەن، پاک و بێگەردی و بڵندی بۆ خوای گەورە لەوەی دەیدەنە پاڵی کە مرۆڤێکە و لەگەڵ پێغەمبەرەکەیدا لە زۆراندایە. حەزرەتی حەمزە ڕەزای خوای لێبێ بەو قسەیەی کە پێش مسلمان بوونی بە پێغەمبەری خوای ود وەک بڵێ وەڵامی ئەمانەی داوەتەوە. ئەوە بۆ وتی: برازای شیرینم، وەختێک لە چۆڵەوانی بیاباندا بە تەنها مامەوە تێگەیشتم لەوەی کە خواوەند زۆر لەوە گەورەترە لە ناو چوار دیواردا جێی بێتەوە. جاوە چۆن کتێبێکی ئاسمانیە کە تەنانەت نەیتوانیوە بەرز بێتەوە بۆ ئاستی دەرک و تێگەیشتنی کەسێکی وەک حەزرەتی حەمزە کە هەر پێشاتنە ناو ئیسلامیشەوە بەو شێوەیە لە خوای گەورە تێگەیشتووە. ئاخرکەی ڕەوایە بە چاوی پەیامێکی ئاسمانیەوە بۆ کتێبێک بڕوانین کە تێڕوانینی بۆ خوا هێندە تەسک و کۆتا بێت. جا ئێستا وەرە و باوەڕ بەو قسانەیان بێنە کە دەربارەی پێغەمبەران دەیکەن. نەخێر، هەم تەورات و هەم ئینجیلیش پڕاوپڕن لە بوختان و شێوێنراوی دژ بەخوا و پێغەمبەرانی بەندەگەلی جێقەبوڵی ئەو. بەڵێ یەکێکیان سەرچاوەی بوختان و ئەوی تریشیان داوی شێوێنراویە. لەلایەکی ترەوە قورئانی پیرۆز بەرپەرچی هەموو ئەو تۆمەت و بوختانانە دەداتەوە کە بۆ پێغەمبەران هەڵبەستراون، چونکە قورئان بە شێوەیەکی ڕەها فەرمان بە شوێن کەوتەیی پێغەمبەران دەکات. ئەوان کۆمەڵێک پێشەنگ و ئیمامی ئەوتۆن کە لە هەموو ڕوویەکەوە شوێنکەوتن و گوێڕایەلیان پێویستە. قورئانی پیرۆزیش فەرمانی ئەمە بە خەڵکی دەکات. پێغەمبەران هەر هەمویان ئەو ئاوێنانن کە ڕەزامەندی پەروەردیگار بۆ ئێمە پەخش دەکەنەوە. لە ڕوخساری درەخشان و بێگەردیاندا مەحاڵە چاوت بە گەردیلەیەک تۆز یان تۆزقاڵێک خەوش بکەوێت. جاییتر بە ئاماژەکردن بەم واتایە قورئانی پیرۆز هەمیشە جوانی و پاچی و تایبەتمەندی پێغەمبەرانمان بۆ دەژێڕێتەوە و فەرمان بە پێغەمبەری خۆشەویستمان دەکات کە بۆمان باس بکات. جارجاریش هەندێک لەو بەسەرهاتانەی لە قورئاندا سەبارەت بە پێغەمبەران جێڕاونەتەوە، بە هەڵە خوێندنەوەیان بۆ کراوە و وا لێک دراونەتەوە کە گوناه و هەڵە بن و ڕوویان لە پێغەمبەران بێت. تەنانەت جاری وا هەبووە ئەم بۆ چوونە لایەنگریشی بۆ دروست بووە و کەسانێک لە دەوری کۆبوونەتەوە. بێگومان ئەوانەی کەوتونەتە نێو ئەم هەڵەیەوە بە زۆری ئەوانن کەوا لە قاڵبی تەنگی واژەکاندا گیریان خواردووە و تا ڕادەیەکیش ئاسۆی بیرکردنەوەیان تەسکە. بۆ ئەگەر ئەوانی شەندێک تێڕا بمانایە و وردبینانە مامەڵەیان بکردایە، اینجا کەمێک خۆیان لە بۆ چوونە پێشوەختیەکاندا بماڵیایە و کەمێکیش ئامادەیی پێشوەختیان بەرامبەر ئیسرائیلیات تێدا بووایە، بە دڵنیاییەوە ئەو کات ئەوانیش هەروەک جمهوری زانایان بیریان دەکردەوە و بەرامبەر ئەنبیای عیظامیش بە ڕێزێکی زیاترەوە مامەڵەیان دەکرد.